تەوان زۆر سپاسانەکەم کە منتان بەسەر کردەوە فکرەکەتان جوانە پرسیارەکەتان جوانە وەڵی ئەزانی چۆنە یەکەم شت وەزارەتی ڕۆشنبیری لەبەرەوەی هیچ ڕقابەیەکی نییە دووهەمین شت دەگەڕێتەوە سەر دەرهێنەرەکانمان ناتوانن درامایەکی وا دروستکەن مەجموعە هونەرمەندێکی قەدیم خڕکەنەوە بیکەنە دراما بۆ تەلەڤیزیۆنەکان ئەو دراما تورکیانە کە ئێستا ئەکڕێتەوانێ بە 20 دەفتەر و 30 دەفتەر ئەوان بە دەوەرە قاتوانە هونەرمەندی خۆی ڕاکێشێت نەک ئەوەندە پارە بدرێ بە درامایەکی تورکی کە ڕۆژانە حرمەتم هەیە بۆ بەڕێستان و بۆ هەموو بینەرێکی شاشەکان ئەگەر تۆ دانیشی تەماشای درامای بکەیت خێزان دەڕوخێ هەر ئافرەتێ 50 مێردی هەیە تەلاق نەدراشی کردو بێکیکە کەواتە خۆی کچەکانت تێگەچێ خۆی ئەو ژنە تێگەچێ ئەمە شتێکە کەمە ڕقابەمان لەی شتێکان نییە گەر تۆ ڕقابەت هەبێ تووشی زەرەر و زیانی هونەرەکەشمان نابین گەر تۆ محاسەبەکردنیەکە دەبێت تووشیش نابی کاکە جاران بوانە بوو ساڵی هەشتایەکان بوانە بوو من گۆرانێکم تەجیلەکە دەچوومە بەغدا دانیشتم مانگ ئەمامەوە لە بەغدا لەبەر چی لەبەرەوەی کە بزانن من هونەرم تایە من توانم هەیە ئەتوانم ئەو ئیشی هونەریە بکەم لێوە شاوم بەڵام ئێستا ئەوە نەماوە کاکە هەر بابایە مەجموعەیەک مەسئولێ یاخود بەرپرسێک پشتین مەجموعەیەکی گرتۆ لە تەلەڤیزیۆنەکانە ئیش دەکەن ئەوە معنای تۆ وێران بووی بە میشە ئەمە هونەری پێ ناڵێن بەڕاستی من یەک تەبیعەتم هەیە حەق و ڕقم لە قسەی خۆمە و بێمنەتیشم غەڵەت لە وەزارەتی ڕۆشنبیریە کە ڕقابەیەک دانانێ بۆ بکۆڵێتەوە جاریان کەشفە بوو کاکە من بەرنامەیەکم دەکرد هەتا لێژنەدانە نیشتاو هەڵێنە سنگانەدا نابەزی لە ئیشەکانە بەزە سێ شتێک نەماوە هەر بابای بۆ خۆیتی وەکو پێم وتی ئێمە ئەتوانی یەک شتیش با من پێت بڵێم محاسەبەکردنی تەلەڤیزیۆنەکان دەبوایە محاسەبەکردنی تەلەڤیزیۆنەکان هەبێ چ درامایەک دابەزێنن ئایا ئەم درامای سوودی هەیە بۆ بینەر ئایا ئەم درامای زەرەری نییە بۆ مناڵەکانی من بۆ کچەکەم بۆ کوڕەکەم بۆ خێزانم بۆ شیرازی خێزانم منە ڕوخێ لە تەماشاکردنیم درامانە ڕاستە تۆ شانە دادەنیشی بە خۆ تەماشای شتێکەکەی بەڵام من درامایەکەم دەوێکە کە زمانی خۆم بێت مومەسیلی خۆم بێت فەنانی خۆم میش بکات نەک فەنانی بێگانە باشە تا ئێستا تۆ دیوتە درامایکی کوردی ببرێتە تورکیا بکرێتە تورکی و دابەزێ نەبوو بۆی ئەوان بێ لێرە دابەزێ بۆی ئێمە نەبێت هینی هیچ زەوڵەتێک نەهاتۆ بۆ ئێمە بەس ئێمە هی ئەوان وەرەگرین بە پارێکی باش خەیاڵی ئەیکڕونی دابەزێنین دێتە بیرم لە ساڵی 1993 خوا لێ خۆش بوو مامۆستا تەڵعەسامان درامایەکی کرد کە هۆکانی قەرەچووق کە ئەو کاتی هیچ ئەوەک نەبوو ینی نە درامای تورکیا بوو نە ئەوە بوو خەڵکی کوردستان بەعام متابعی ئەو درامانیان دەکرد و درامای سەرکەوتوش بوو دوایە کە سەبر ئەو تەقنیات و ئەو تەکنۆلۆژیایەتە تەوری کرد وای لێ هات خەڵک یان نییە متابعی ئەو درامایە لێ بکە دوای پێش ئەو تورکیانەش ئیسپانی هەبوو ئەگە بێتە بیرت زۆر هەبوو یان من دێتە بیرم خلالی ئەو 20 ساڵەی بە هەزاران دراما هات و یعنی حتا تەبیعات و ئوسلوب و ژیانی عالەمەکەی گۆڕی نەک لە بۆ پێشکەوتن تاخیریانی کرد مجرد دیکۆراتیانی گۆڕی جلوبەرجیانی گۆڕی هەبوو تەقلیدی ئەو هونەرمەندە تورکیان دەکات تەماشای دەکات جلکەکەی سوێنە دەکری یان تەماشای دیکۆراتی پرچ دەکا سبەی دەگۆڕی و خەلەلی لە درامای کوردی حکومەت ئەو ئیمکانێتە زۆرەی نییە پارەی بدە لە هەموو وڵاتێک شەریکات هەیە دەوڵەمەندی گەورە ئێستا لە مەسر شەریکەت سەبکی هەیە ئەوان ئیسراف دەکەن پارەی خۆیانە ئیش دەکرێت هونەرمەندەکان هەموو ئیش دەکەن ئیمە هونەرمەندەکە هەموو عاتڵ على العمل چاوەڕێ دەکات ساڵێ جارێک ئەلو وەرە ئیشەکەیت بچی ئەگە ئەو شەریکاتە بی یا ملیۆنێرەکان ئەوەندە عیمارە دروست دەکەن وەرە با بە شەریکەی سینەمایی دانێ حکومەتیش ناتێنێ ئەوەندە پارەی بدە حکومەت چەند دەدایێت کاکە سانسۆر لۆهە بیانێ ئەتو ئیشت کەمە ئیش بەخۆت ئیشت نییە تەلەڤیزیۆنەکانیش دەینن هەردێ ئەمن لە گەتوومە قسەکەت جوانە یعنی وەزارەتی ڕۆشنبیری چەندی بدە چەند ملیارد دلار فلیمەیە لە ئەمریکای دەکرێت یان درامایەک دەکرێت لە وڵاتان ئەوە هەیە شەریکات ینی بە خۆیان دێن ئیش دەکەن ئەتو وەرە گۆڤار وەرە هەدار وەرە فیلان وەرن ئیشکەن ینی فەنانەکان بێ ئیش نینە دوای تو لێرە عەقدی چەندە 500,000 نووسرایە هونەرمەند 500,000 وەگری 500,000 بە دوو مانجی چی لێ دەکەێت جوور ناکە پارەی بەنزینی سیارەی ناکە پارەی لە فەی فەلافلی چارەسەر ئەوەیە
خەڵک بێ دەوڵەمەند بێ ئەوانەی کە ئیمارە و شەریکاتیان هەیە مەجموعەک بێن مێشتیان باێنە سەرفەن ئەوان دەوڵەمەند بێ ینی شەریکات بێ ئیش بکەن لە بۆ فەنانەکان هەم قازانز دەکەن هەم هورێرمەندەکانش قازانز دەکەن دیتەمان دیتر خەڵک بۆ خۆی انتحار کردیە دوسێ ساڵەوە پێش دیتم یەک خۆی کاندی بوو تەقلیدی درامایش تورکی کردەوە بەس لە بۆ درامای کوردی خەڵک خۆی ئێدام ناکە یان پێ دەکەنی یان جەوەکی وەردەگری یان فێرە ئەلمەک دەبینێ